هەر بێڕێزی و تێهەڵدان بەس نەبوو کەچی دەیەوێت بیکوژێت. ڕێگام بدە بیان کوژم. ئەمە ویستی کارمەندێکی هێزەکانی یەکێتیە لە فەرماندەکەی لە کاتی دەستگیرکردنی هێزەکەی لاهور شێخ جەنگیدا. ئەم گرتەیە بەڵگەیەکی دیکەی لە کردەوەکانی دژەتیرۆر و کۆماندۆی یەکێتی کە چۆن پاسەوان و هێزەکەی لاهور شێخ جەنگیان کوشتووە و شوێن بزریان کردوون. لە دیمەنەکانی دیکەدا دەردەکەوێت کە هێزەکانی دژەتیرۆر و کۆماندۆ بە چ شێوەیەک ئازار و ئەشکەنجەی ئەو کەسانەیان داوە لە ڕوودکردنەوە و قۆڵبەستکردنەوە بگرە تاوەکو سوکایەتی پێکردن، ڕاکێشانیان لەسەر زەوی و لێدانیان، ئەوەی ویستویانە و دوور بووە لە ئەخلاقی سەربازیەوە بەو هێزەیان کردووە. بەڵام ئەمانە هەبوویان بەجێ خۆیان. لەم گرتەیەدا کارمەندێکی هێزەکانی یەکێتی داوا لە فەرماندەکەی دەکات و دەڵێت ڕێگام بدە بیان کوژم.